وەکو ئامادەکاری بۆ هەڵبژاردنێن جواتە نوێنەرێن عێراقیەن و بڕیارە لە هەیوا 6 ساڵە 2021 بینە ئەنجامدان نویسینگە هەدۆکیا کۆمیسیۆنە بلندە سەربەخوا هەڵبژاردنە لەگەڵ لایەنێن سیاسی چەندین کۆبوون ساسکردنەوە ژلای خۆشی بە لایەنێن سیاسیژی ئامادەکاریە دەکەن. پارتی دموکراتی کوردستان دەبێژێت هەرچەندەوان ئامادەکاریان باشیکردنە و دەبێژن وان باوری هەیە و هەڵبژاردن دەمێ خۆدا نێنە ئەنجامدان. دبیتن ئەف سەروبەرێ مقەودانێ سیاسی و ئابووری عێراقێ ڕێی خوشکردنێک نەبیتن ji بۆ ئەنجامدانا van انتخاباتات وەختێ خۆدا چونکی وەزع عێراقی وەزعێکی gelekî xirabe şemîleyekê veya tîşê kêşeyeka gelek mezina siyasî bûy dîsan jî meselet emnî jî rêkê nadan yanî amadenînin ku ji bo ku انتخابات bêhne kirin. ئەندامێکی سەرکردەتی ئەیکە تێنیشتمانیا کوردستانی ژید بێژێت ژە هەموو ڕوەکیڤە وان ئامادەکاریان باشکینەوە ji بۆ هەر پێشهاتەکەشی ئامادەنا. وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەکاری تەواومان کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چکە ئەم هەڵبژاردنە جیاوازە هەڵبژاردنەکەتی وە کۆگونجاندن بۆ یاسای نوێی هەڵبژاردن کە لە پارێزگای دۆک لە سێ بازنە پێکاتەوە بەدڵنیاییەوە ئامادەکاری تەواومان کردەوە ئێستا خەریکین لە دەستنیشانکردنی کاندیدەکانمان و ئێمە وەکو یەکێتی لە دهۆک ئامادەین و بەرهەبین بۆ ئەم هەڵبژاردنەی داهاتوو. لە دووی هەیڤەیەکە ساڵە 2021 نوێکردنا تۆمارە بەیۆمەتریا دەنگدەران دێ دەست پێکەت و ji bo vê yekê çendîn tîm hatine pêk înana. Etnokeda du proseset berdewam min seranserî parêzgeha Dûkê seranserî bingehêtmeyê tomara biometrî ku ji mara çiloyek bingehin prosesa tomara biometrî ya berdewam e bi wan dengderê tanûke xwe tomar nekirî û herosa ew dengderê taze navê wal tomara biometrî hatiye îdafakirin dengderê sala 2023 rêja tomara biometrî seranserî parêzgeha Dûkê 6 sedê prosesa Dûkê ku ew şiya berdewam e seranserî va bingehêt min ke amaje pêday prosesa dabeşkirina kartên biometrîye kutnike danîzîkê 55 sal kartên biometrî seranserî va bingeha maye. Li Snûrê parêzgeha Duhok 881,000 dengder heyne ev ji bilî dengderên awera li helbijardinê bêniyên Duhok dê li ser sê bazineya deng den ji bo 11 kursîkan. Şirvan Xedir Kursad News Duhok.